بینەرانی عزیز دیارە لە چەمچەماڵ لە زانکۆکاندا هەر قوتابیەک کە دەڕوا بۆی کە بڕوانامەکەی وەربگرێتەوە پێویستە دوو نەمان بچێنێت کە ئەمە مەرجی زانکۆکەیە کە بە دیوێکدا بۆی کە سەوزایی ناوچەکە زیاتر ببێ و هوشیارەیەک بێ بۆی کە قوتابیەکان فێری نەمامچاندن ببن. هاوکارم جەلال جەباری لە چەمچەماڵ راپۆرتێکی بۆ ئامادەکردین لەم بارەیەوە با پێکەوە بینەری بین. با مەبەستی گرنگجیدانی زیاتر بە بواری ژینگەی ناوچەکە و زیادکردنی ڕێژەی سەوزایی لە سنوورەکەدا با بڕیارێکی سەرۆکایەتی زانکۆی چەرم و لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی زانکۆ هەر خوێندکارێکی زانکۆی ناوبرا و داوای بڕوانامەی دەرچوون بکات دەبێت دوو نەمان بچێنێت. بەڕێوەبەری تۆماری گشتی لە زانکۆی چەرم و ڕایگەیان ئامانجیان لەم کارە زیادکردنی ڕێژەی سەوزاییە لە سنوورەکەدا. بەو پێیژمارەیەک لە کارگە و پاڵاوگەی جۆراوجۆر بوونیان هەیە و مەترسیان لەسەر ژینگەی قەزاکە دروست کردووە. وتیشی بۆ ساڵی خوێندنی 2019 بۆ 2020 هەر خوێندکارێکی تازە وەربگیرێت بە هەمان شێوە دەبێت دوو نەمان بچێنێت. ڕوونە لای هەموو لایەک کە مەسلەی سەوزکردن یاخود نەمامچاندن هەم ژینگە جوانەکە هەم ژینگە پاگەکاتەوە. سنووری چەمچەماڵش بە حکمەوەی کە غازێکی زۆری لێیە و گازێکی زۆری لێیە ئەزانین کە ژینگەکەی بەرەو پیسبوونە ڕوا و ژینگەیەکی وشکی هەیە و ڕێژەی سەوزایی ئێجگار کەمە. بۆیە وەکو دەست پێشخەرێک پێمان خۆش و زانکۆ پێشەنگ بێ لە هاندانی خەڵکی ئەم سنوورە بە چاندنی نەمام ئەمەش بێت بەوانەیەک یاخود بە ڕێنمایەک بۆ هەموو خەڵکی ئەم سنوورە کە ژینگە سەوزکەن. بەڕاستی ژینگەی دەڤەرەکە ژینگەی سنوورەکە هەتا بڵێ خراپە و هەتا بڵێ ڕێژەی سەوزایی کەمە. لای خۆشیانەوە سەرۆکایەتی شارەوانی چەمچەماڵ و ڕێکخراوەکانی بواری ژینگە لە سنوورەکەدا ئەم هەنگاوەی زانکۆی چەرمیان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە سنوورەکەدا بەرز نرخاند. سەرۆکی شارەوانی چەمچەماڵیش باسی لەوە کرد سەرەڕای هەوڵەکانیان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی بەڵام تا ئێستا ڕێژەکە زۆر لە خوار ستانداری جیهانیەوەیە. گرنگیدان بە ژینگە زیادکردنی ڕوبەری سەوزایی ئەرکیە تاکێکە لەم کۆمەڵگەیە گرنگی پێ بدە لەبەر ئەوەی مەسلەی ژینگە پێیوەستە بە ژیان و تەندروستی و سەلامەتی هەمومانەوە. بۆی ئەم کاری زانکۆی سەرمو لە پاڵ کارە باش و جوانەکانی تریاندا ئەچێتە ڕێزی خزمەتکردن بە ژینگەوە کە بەڕاستیمە زۆر گرنگی هیوادارین شوێن و کەسان و لایانی تر چاوی لێ بکەن لە پێناوی زیادکردنی ڕێژەی سەوزایی لە سنووری قەزای سەمسەماڵە کە بەبراورد لە بەستاندەرتە جیهانیەکان ئەتوانین بڵێن ڕێژەی سەوزایی لە سنووری قەزای سەمسەماڵە ڕێژەکەی زۆر کەمم. ئێمە وەکو شارەوانی چەمچەماڵ بەردەوام لە هەوڵی زیادکردنی سەوزاییان بەڵام ئەمە تەنها بە ئێمە ناکرێت پێویستە هاوڵاتیان و دام و دەستگاکانی تریش هاوکارمان بن بە خۆشحاڵیەوە زانکۆی چەرم و بڕیارێکیان دەرکردووەی هەر خوێندکارێک کە وەرئەگیرێت دوو نەمان بچێن. ئێمە هەوڵێکی باشە بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی لە سنوورەکەمان زیاد بکە هیچ نەبێت لە ناو سەرۆکایەتی زانکۆیەکە هیچێکە لە ستانداردەکانی زانکۆ ڕێژەی سەوزایی زیاد بێت لە ناو زانکۆیە. بە خۆشحاڵیەوە بڕیارە ئەم ساڵ ئەچێتە باری جێبەجێکردنەوە. سەرەڕای هەوڵا بەردەوامەکانی ڕێکخراوەکانی بواری ژینگە و لایەنە پەیوەندیدارەکان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەڵام بەراورد بە ستاندارە جیهانیەکان تا ئێستا ڕێژەکە لە ئەستێکی نزمدایە. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی کارگە و پاڵاوگەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا لە زیادبووندایە و مەترسی جددیان لەسەر ژینگەی هەرێمی کوردستان لەلایەک و تەندروستی هاوڵاتیان لەلایەکی دیکەوە دروست کردووە و بوونەتە هۆی بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی مەترسیدار. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ.